دکتۆر قسەیەک هەیە دەڵێ دڵنیایی خۆت بە گومانی خەڵک مەگۆڕەوە. باشە دەمێ بپرسم ئێستا گەنج پیرژن منداڵ هەموو ئەوانە قسە و گومانی خەڵک کاریگەری لە سەریان هەیە. جوان خی گەورە کە بە مرۆڤ مێشکی بەخشیوە جیاواز لە هەموو حیوانات و لە هەموو ئاژەڵەکان دوو توانە و تاقی زۆر گرنگی بە مرۆڤ داوە. یەک کۆنتترۆلکردنی مێشک و دوور دەرونی خۆت، دووش تا ڕادەیەک لێکدانەوە و تێگەشتن لە مێشک و دوور دەرونی بەرامبەر کەمە زۆر گرنگ. مانەوەی ئەم توانە و تاقەیە بۆیە بە مرۆڤ دراوە با ئیڕێمەوە بە نەوعێکی تر لەلایەکەوە سینکین بیرکردنەوە و دیسیژن و توێژ و بڕیاردان هەموو ئەمانی بە من بەداوە بە بەختیار. بەڵام لەلایەکی ترەوە پێرسێپشن یعنی پێرسێپشن یانی چی چۆن بڵێ هەست و نەست و ئێحساسێک منیش سەیری جەناب دەکەم بەبێ ئەوی بەخۆت بزانی ئەزانم بەرەو کۆتایی بەنامەکە ئەچێ دیاننا، ئەزانم بە تەمای چی دیاننا، ئەزانم تەقریبەن پرسیارەکە بە شێوازی پرسیارەکە بە ئەفکارێک پرسیاری هێنی و دیسان ئەیڵێیتەوە تێگەم بۆ خوایە لە وەڵامی پێشووە هەستت کرد پەیامەکە نەگەشت ئەتەوێت جارێکی تر خاکە نازی لێدەی جارێکی تر وە کۆڵێت لە شوێنێکی ترەوە بێنی کاتە ئەم دوو جوا ئەم دوو شتە مهم و گرنگە بۆیە بە مرۆڤ دراوە کە ئەم شتەی جەنابەت دروستە بێت. بۆیە لێرەوە دەڵێم کاتێک کە خەڵک ڕائێکی بەرامبەر بە من هەیە، بیر و بۆچوونێکی بەرامبەر بە منێ، ئەفکارێکی بەرامبەر بە منێ، گومانێکی بەرامبەر بە منێ، منێکی بەختیار سیقە و متمانەم بە خۆم هەبێ، سیقەم بە بیر و بۆچوون و ئەفکاری خۆم هەبێت، سیقەم بە نیەتی خۆم هەبێت، نیەتم بۆ چۆنە یا مای ئەکرد 100 کەس ئێستا لە ژێر کۆمنتا بنووسێت ئۆهۆ ئەم پشەبازار نەبڕایەوە، یا مایە کرد 100 کەس بڵێت ئەمە زۆر بەدالەکەی ئەنازەیە ڕەبی خێرەوە نووسێوا دالەکەی پێداوە، یا مایە کرد 100 کەس ئەڵێت خۆزگا بەس بمزانێت دکتۆراکەی بەچی دەستکەوت من خۆم مەزانم چۆن دەسم کەوتو، من خۆم مەزانم بەچی ڕزارەتێ دەسم کەوتو. ئەمە بەبەستم لە منێکی سین سات تۆیەک فلانێک تۆ چەند جار کۆمنتت بینی و عجیب و غەریب خەڵک بڕیارت بۆدا بەبێەوەی بزانێ مەعاناتی تۆ چۆنە، بزانێ ئەم ژینگەی ئەم شوێنە جوانەی کە دەستیان خۆش بێ کە پیان بەخشین بۆ نەبوو بەرنامەکە چۆن دەستمان کەوتووە، چۆن تەکلیف لە دکتۆر بەختیار کراوە هاتووە بێرە بەبێەوەی بزانێت کە چۆن باگراوندەکە تۆ ڕەنگە چەند سەعاتێک لە ماڵی خۆتەوە دووربی هەتا هاتووی بەرنامەمان تۆمار کردووە کاتە خەڵک ئەوە نازانێت. بۆیە مەبەستەکەم لەوەیە کە دین هاتووە ئەمەی کۆنتترۆل کردووە، عقلیش هاتۆمی کۆنتترۆل کردووە و من بە ئەزمموی خۆشم هاتۆمی کۆنتترۆل کردو. ئەویش ئەوەیە کە بەنامە پرۆگرامت بۆ خۆت هەبێ، لێکدانەوەت بۆ خۆت هەبێ، بیرکردنەوەی خۆت هەبێ، بڕیاری خۆت هەبێ. بەڵامم تێکرد لە ئاخیرا دکتۆر بەختیار کە لە ڕق مەبە، ئینکار مەبە، تەنها خۆتیش مەخوێنەرەوە، هەموو شتەکانی کەش بخوێنەرەوە و هەمیشە لە هەڵسەنگاندنی بدە و عەقڵ و بێرکردنەوە و مێشکی خۆشت بدە لە بێژنگ قەیچێکە شتێکی باش و چاکشە من لە تۆی وەرەگرم.